ماوەدەکانمان هەمووی بە قرزمانێناوە بەو خایەوە هەمووی بە تورکیا ڕۆشتمانە تازە 30 ساڵ ئەم کارەبانە ئاوایە 30 ساڵ زیاترە. ئێمە دوکانەکەمانەوە تا دوێنی شەو تەلەفۆنیان کرد بۆ ئێمە وتیان وەرن دوکانتان سوتاوە اینجا هاتن بازاریش تازەمان کردووە پێش جێژنەیە خۆ دەزانن الحەمدوللا لەوە زیاتر هیچ لەر ناچێت ئەوە تا ماوەدەکەمان هەمووی بە پێش چاومان بازاریمان کردووە ئەوە تا هەمووی فرایدەم بێت چای والله نێزگەی 3 دەفتەر 4 دەفتەر لێرە چێماوەدمانە ماوەدەکانمان هەمووی بە قرزمانێناوە بەو خایەوە هەمووی بە تورکیا ڕۆشتمانە تازە باوکم جمعە گەڕاوەتە ماڵەکە دۆنی گەیشتەوە جاری والله چوارم جارە سێم جارە هەمووش پێش جێژنە ئەو شتە بێ یانە ئێمەش تعجبمان هەیە بۆ پێش جێژنە بۆ ئیلا ماوادمان هەیەنین یەڵا دوکانەکە الحەمدوللا شکر نمناڵۆ نەناوم بازارن ئەمانە هیچ فەقیرە هیچ کاسبن هیچ عەداوەتیان نییە بلێ وەڵادەوە بەس خوا تەقدیری دا چیە لێ خاوەتەی خۆنا خۆشە بە قورعان بای 5 دەفتەر زیاتر ئەشای تێبەوە نازانم کوڕە نازانێ من نەزانم من قوماش فڕۆشتم مەزانم چییە تۆ بێ بای تەقریبەن 200,000 دینارە مام ئێمە تۆ سێرە دوکانەکە چی تیا ماما خاوە وەڵا وەڵا داواکارن حکومەت مساعدەیەکیان بکاتن ئاگاداری بن ئەمەش عالەم خۆت زانە وێرانە خۆ بە بەلاش پایە ناکە خۆت نەناو بازاری ئەزانێ پارە پیا کرێ پارە پایە ناکرێ مامە بەخوا بە ڕەزالەت پارە پیا کرێ حاج ئەمە تەقریبەن ئەمە چوارمین جارە ئەم ناوە سوتێ مامە ئەلێ سەبەرە لێوە سوتا لای قەیسەریەکە سەبەرە ترش قەیسەریەکە 360 دوکانە سوتاوە مامە ئەرە بەخوا خەفەتی زۆرە ئەمە نییە مامە سەید بلێ بەڵا دوو پارچە سوتا بە قوربان قۆنرەکە ئەمە چییە ئەمە ماڵ ئەمە دای تەنیشی چیا بوو هەموو قەدیفە هین دۆشەمە هین دۆشەک هین پەردە خوا خەیاتی پەردەشن نەمانە لە دوای قەنەفا پڕی ئاشای قەنەفە بوو وەرەوەڵا خەفەتە زۆر مامە چی بکرێ مەسەڵەن بۆی ئەم داوە دووبارە نەبێتەوە وەڵا مامە ئەگەر ئاگادار بێتن حکومەت تۆزی ئاگادار بێ حرەسی دا بنێ بلێ مامم کارەبا شۆرسەکە ئەمان هەموو کۆنە مامە کۆنە کارەباکە گشتی کۆنە سەید ئەو جارە نەما 30 ساڵ ئەم کارەبانە ئاوایە 30 ساڵ زیاترە ئێمە مناڵ منە نەم ناوەغ لە قەیسەریشمان هەر ئەو کارەبایە هیچ دیارە بەس خەسایە زۆریان لێکەوتووە